دوای تێپەڕبوونی زیاتر لە هەفتەیەک بەسەر دەستپێکردنی هێرشەکان، ئەمریکا و ئیسرائیل بە خێرایەکی چاوەڕوان نەکرا و خەریکی هەڵوەشاندنەوەی توانای سەربازی ئێرانن. ئەو هێرشانەی کە هەزاران پێگەیان لە ئێران کردووەتە ئامانج، تەنها کاردانەوە نین، بەڵکو ئەنجامی پلانێکی ورد و سوودوەرگرتنە لە شەڕی 12 ڕۆژەی حوزەیرانی ساڵی 2025. یەکێک لە دەستکەوتە سەرەکیەکانی ئەم جەنگە بۆ ئەمریکا و ئیسرائیل لە ناوبردننی بەشێک لە سەرکردە باڵاکان و بەشێکی زۆری سەکۆی موشکەکانی ئێرانە. بە جۆرێک بەرپرسانی ئەمریکی دەڵێن لە سەدا 90 سەکۆکانی هەڵدانی موشکی بالیستی ئێران لە ناوبراون. لە هێرشی ئەم جارەدا استراتیژیەکە گۆڕاوە، نەک تەنها سەکۆکان بەڵکو تیمەکانی هەڵدانیش کراونەتە ئامانجی سەرەکی. ئامادەکردنی تیمی ڕاهێنراویش زۆر قورسە. دۆناڵد ترۆمپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاندووە توانیویانە هێزی دەریایی ئێران تێک بشکێن و مەترسی چاندنی میل لە گەروی هورمز لەناو ببەن. جیاوازی گەورەی ئەم شەڕە لەگەڵ شەڕی 12 ڕۆژە لە ئامانجەکاندا دەردەکەوێت. لە شەڕی 12 ڕۆژەی پێشوودا تەنها فەرماندە مەیدانیەکان دەکرانە ئامانج، بەڵام لەم شەڕەدا هێرشەکان لە یەکەم ڕۆژەوە لوتکەی دەسەڵاتی سیاسی و ئاینیان کردە ئامانجی سەرەکی. کوژرانی عەلی خامنەیی لەگەڵ ژمارەیەکی زۆر لە فەرماندە باڵاکانی سوپای پاسداران لە لێدانە سەرەتاییەکاندا سیستەمی بڕیاردانی ئێرانی تووشی شۆک و شڵەژانێکی گەورە کرد. تێوچووی جەنگەکە لەسەر ئەمریکا زۆر زیاترە لەوەی چاوەڕوان دەکرا. بە پێی راپۆرتە نهێنیەکانی پێنتاگۆن بۆ کۆنگرێس، تێوچووی تەنها هەفتەی یەکەمی ئەم شەڕە گەیشتووەتە 11.3 میلیارد دۆلار. بە جۆرێک لە یەکەم کۆتایی هەفتەی دەستپێکی شەڕەکەدا بڕی 5 میلیارد دۆلار تەنها بۆ تەقەمەنی خەرجکراوە. ئەم ئۆپراسیۆنە بەرفراوان و وردە نیشانەی چەندین دەی کۆکردنەوەی زانیاری هەواڵگیریە لەلایەن واشنگتۆن و تەل ئەبیبەوە. تێیدا ناتانهۆ و ترەمپ سوورن لەسەر کۆتاهێنان بۆ هەڕەشانەی کە لە دوای ساڵی 1970 لەلایەن تاران و بریکارەکانیەوە بۆ سەر بەرژەوەندیەکانیان دروست بووە.